چیرۆکەکانی مەسنەوی نووسین و ئامادەکردنی محەممەد قاسمزادە وەرگێڕانی بەرزان محەممەد. ئەم بەرهەمە لەلایەن ناوەندی چاپەمەنی ڕۆژهەڵاتەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. دەفتەری یەکەم. تاتۆی کابرای قەزوینی. زەمانی زوو پیاوانی قەزوینی عادەتیان وابوو تاتۆیان لەسەر دەست و سنگ و شانیان دەنەخشان. ئەم تاتۆیانەشیان بە دەرزی دەنەخشان. ئەو کەسانەی لەم کارەدا پسپۆڕیان هەبوو بە دەلاک ناو دەبران. دەلاک بە دەرزی مەرەکەبی دەبردە ژێر پێستی لەشەوە و وێنەیەکی دەکێشا کە بەردەوام لەسەر پێستی لەش دەمایەوە. ڕۆژێکیان پاڵەوانێکی قەزوێنی ڕۆیش بۆ لای دەلاک و داوای لێکرد تاتویەکی بۆ بکێشێت و هونەری خۆی لەم کارەدا بخاتە ڕوو. کابرای دەلاک وتی دەتەوێت چی وێنەیەکت بۆ بکێشم؟ پاڵەوان وتی وێنەی شێرێک بکێشە چونکە بورجەکەم شێرە. هەوڵ بدە با زۆر تۆخ بێت. دەلاک وتی لەسەر کامەندامت بیکێشم؟ پاڵەوان وتی دەمەوێ ئەم تاتۆ جوانە لەسەر شانم بکتی. دەلاک دەرزیەکەی ئامادە کرد و لە شانی پاڵەوانی ڕۆ کرد. پاڵەوان لە تاوازادا شیڕاندی وتی ئاخ کوشتمت مەگەر تۆ خەریکی وێنەی چ دەکێشی؟ دەلاک وتی خۆت وتتی شێر بکێشە. پاڵەوان وتی لە کامەندامی شێرەکەەوە دەستت پێ کردووە؟ دەلاک وتی لە کلکیەوە. پاڵەوان وتی دەواز لە کلکی بهێنە، شێرەگەر کلکیشی نەبێت هەر شێرە. ئازاری دەرزیەکە کوشتمی هەناسەم لەبەر بڕا، ئاخ چه ئازارێکی هەیە. کابرای دەلاک وازی لە کێشانی کلکی شێرەکە هێنا و دەست بەزێ دەستی کرد بە کێشانی ئەندامێکی تر و بێڕەحمانە دەرزیەکەی ڕۆ کردە لەشی پاڵەوانەوە. پاڵەوان هاواری لێ بەرز بۆوە وتی ئەم جارەیان کامەندام دەکێشی؟ دەلاک گوتی پیاوی باش خەریکم گوێزکەی دەکێشە. پاڵەوان وتی نایەوێ گوێزکەی بکێشی، شێر چ پێویستیەکی بە گوێزکە هەیە؟ کابرای دەلاک دیسانەوە دەستی کرد بە کێشانی ئەندامێکی دیکە شێرەکە. پاڵەوان سەر لە نوێ بانگ و سەڵای لێ بەرز بۆ و بە دەلاکی وت ئەیە مەیان کامەندامێتی؟ دەلاک وتی ورگی شێرەکەیە. پاڵەوان وتی ئەم شێرە تێرە و پێویستی بە ورگ نییە، ئاخر ئاژەڵێکی جوانی وەکو شێر ورگی بۆ چییە؟ کابرای دەلاک دەستی لە کار هەڵگرت و سەرسام و حەیران لە پاڵەوان ڕامە. پاشان دەرزیەکەی دەستی کێشا بە ئەرزەکەدا و نەڕاندی لەکوێ ئەم جیهانەدا کەسێک شێرێکی بێکلک و سەر و ورگی دیوە؟ کوڕەخوا بەخوایەتی خۆشی هەرگیز وەها شێرێکی خەڵق نەکردووە. لێکدانەوەی چیرۆکەکە. ئەم چیرۆکە دیمەنێکە لە توانج و گاڵتە پێکردنی بانگەشەکارانی دلێری و ئازایەتی و ئەو کەسانش کە دوای قسەی خەڵکی دەکەون. پاڵەوان کە گرفتاری دنیای زسمانیە و بەرگە یەشی دەرزی کابرای دەلاک ناگرێ چۆن دەتوانێت پێ بخاتە نێو دنیای چاونەترسان و ئازایانەوە کە یەکەمین مەرجی گیانفیداییە. کابرای دەلاک پاڵەوان وە دەردەنێت چونکە تەنیا بانگەشەی چوونە نێو کۆڕی دلێران دەکات بێ ئەوەی ئایە و مایەیەکی تێدا بێت.